قەزای دۆست خورماتوو لە ماوەی هەفتەی ڕابردووە دیارە چەند حاڵەتێک لە دۆست خورماتوو تۆمار کراوە نەکو گومان بەڵکو پۆزەتیڤ دەرچووە پشکنینەکانیان لە تاقیگەی مرکزی بەڵا نەتیجەکەی هاتووەتەوە. ئێمە خێزانێکی توش بوو کە سەرۆکی خێزانەکە خەوەنی بەنزیخانەیە کە لەسەر شەقامی گشتی دۆست خورماتوو کەرکووک لە سەنتەری قەزای دۆست خورماتوو دیارە خۆی و یەکێ لە کوڕەکانی بە گومانی ڤایرۆسی کۆرۆنا داخلی نەخۆشخانە کران، پاشان دوای وەرگرتنی سامپڵەکە ڕەوانەی بەغا کران و لە نەتیجە گەڕایەوە کوڕەکەی توشبووی ڤایرۆسی کۆرۆنایە و خۆی فەحسەکەی نەگەتیڤ دەرچوو. دوای ئەوە لە ماڵیان لە هەمان خێزان کچەکەی و خێزانەکەی و کەسێکی تریش ناو خێزانەکان واتە سێ کەسیان دوای ئەوە گومانمان لێیان کرد داخلی نەخۆشخانە کران و سامپڵیان لێ وەرگیرا. ئەویش 2 ڕۆژ پێش ئێستا نەتیجەکەی هاتووە 2 کەسی تریان تووشی کۆرۆنا بووە ئێستا لە نەخۆشخانەی دۆست خورماتوو لە کەرەنتینە کراون و عیلاجی پێویستیان بۆ کراوە. ڕۆژی تەندروستی نەخۆشەکان تا ئێستا بەرەو باشی چووە و وەضعیان باشە مستەقڕە و لە هەمان کاتە کەسێکی نزیکی ئەو خێزانە کە کاتە برای خێزانی ئەو کەسە توش بووە ئەویش بە ناوی جەماڵەوە لە نەخۆشخانەی کەرکووک مراجعەتی کردووە، ئەویش بە هەمان شێوە توش بووە تووشی ئەو ڤایرۆسە بووە ئێستا لە کەرکووک لە کەرەنتینە کراوە عیلاجی پێویستی بۆ کرێەوە. تا کۆی گشتی توشبووەکانی دۆست خورماتوو تا ئەم دەقەیە 4 کەس توش بووە و گومانی بەڕاستی توشبووی تریشمان هەیە 7 حاڵەتی دیکەمان ڕەوانەی تاقیگەی مرکزی کردووە لە چاوەڕوانی نەتیجەکانی.